دەستگای نوێی حکمە بە پەروەردە ڕۆشنبیری کە لەو دەستگایانەی کە خزمەتکی باشی بە کۆمەلگا کردووە هەر لە منداڵانەوە هەتاوەکو تەمەنی گەورە خزمەتی هەم پەروەردەی و هەمیش ڕۆشنبیری و هەمیش لایەنی ئیسلامی کردووە. و دەستگای نووری حکمە ساڵانە چەندین خولوەروە چەندین بەرنامە و چەندین کۆبوونەوەی ڕۆشنبیری وەروە پەروەردەی ساز دەکات و ئەم ساڵیش لە خولی ساڵانەی بۆ منداڵان و نێوجەوانان زیاتر لە 1500 منداڵ و نێوجەوان بەشداریان لە خولی ساڵانە کردووە و خولەکانیان لە کۆتاییدایە و بە کۆتایی گەشتە و سبەینێ ئاهەنگ بۆ منداڵان و نێوجەوانانی بەشدار بوو کە ژمارەیان 300 زیاتر لە 300 منداڵ دەبێت ئاهەنگ بۆ ئەمانە ساز دەکەن. وەروەها ئێمە لەم تەوەرەدا دەمانەوێت باز لە کار و چالاکیەکانی دەستگای نووری حکمە و پەروەردە ڕۆشنبیری لە لقی شارە زوو بکەین کە خولەکانی ئەم ساڵیان بە کۆتایی گەشتەوە بزانین خولەکان خۆی لە چیا دەبینێتەوە وەروەها بزانین سبەینی ئاهەنگەکە بۆ کێ ساز دەکرێت و وەروەها خەڵکی ئاسایش ئەگەر حەزی کرد بچێتەوە ئاهەنگە و دەتوانێت بەشداری بکات وە لە چ شوێنێک ساز دەکرێت. گفتوگۆ دەکەن لەسەر ئەم بابەتە بە میوانداری گەرمیان سەلاح بەڕێوەبەری کارگێڕی لقی شارە زووری دەستگای نووری حکمە و پەروەردە ڕۆشنبیری کە لەگەڵمان دەبێت. سڵاو لەبێ کاک گەرمیان، سوپاس دەکەین بۆی کە ئامادە بوویت لەگەڵماندا. سەرەتا دەمانەوێت بزانین ئایا کار و چالاکیەکانی دەستگای نووری حکمە لە شارە زوور بۆ ئەم ساڵ کار و چالاکیەکانتان چی بووە بە تایبەت بۆ منداڵان و نێوجەوانان؟ والله بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خوای پەروەردگار لە بەڕێستان لە سەرجەم میوانان و لە سەرجەم بینەرانی کەناڵی پەیام. دەستگای نووری حکمە وەکو جەنابتان ئاماژەیەکتان پێدا دەستگایەکی پەروەردە و ڕۆشنبیریە لە ساڵی 2017 دامەزراوە. کۆمەڵێک لقی زۆری لە کۆمەڵێک زۆر شوێنی کوردستان هەیە کە زیاد لە 25 لق و زیاد لە 50 بازنەی هەیە. ئێمەژەکو لقی شارە زوور کە لە ساڵی 2018 دامەزراوە خاوەنی لقێک و 5 بازنەین بە ناوی بازنەکانی زەڕایەن، ڕۆشنبیران، دەربەنیخان، مامۆستایان، قەرەگۆل و بە ئیزنی خوای پەروەردگار بازنەی کەش لە ڕێیە. یەکێک لە بەشەکان و چالاکیەکانی دەستگای نووری حکمە بە شێوە گشتیەکە و ئێمەژەکو لقی شارە زوور بەشی منداڵ و نەوجەوانانە کە تێیدا منداڵ و زایدەن نەوجەوانان تێیدا دەخوێنن پرۆگرام و پەروەردە و قورئان لەبەرکردن و قورئان خوێندن بۆ سەرجەم خۆناغەکان بەجیا هەیە. عادەتی نووری حکمە وایە لە هەموو مانگی دی ساڵێک قۆناغی نوێی خوێندن دەست پێەکە، واتە ئەم ئاهەنگەی ئێمە لە مانگی دی پارەکەەوە لە یەکی دی 2024 هەتا ئەم ساڵ قوتابی تایە فێرخواستەیە بەردەوام بووە. بوانەکان بە شێوە گشتەکەی قورئان خوێندنە، قورئان لەبەرکردنە، پەروەردەیە، هەندێک سیمیناراتی پەروەردەیە بۆ فێرخوازان و لە بۆنەکانە چالاکی هەیە سەبارەت بە بۆنەکان سیمینارات هەیە سەبارەت بە بۆنەکانی ڕەمەزان و قوربان و یادی کۆچ و لەو بابەتانە. ئەمەی ئێمە ئێستا بەیانی ئینشاءڵڵا بە ئیزنی خوای پەروەردگار ئەنجام ئێدەین ئاهەنگێکە کە تێیدا منداڵان لە مانگی دی پارەکەەوە خوێندویانە کە لە لق و 3 بازنەمانە 2 بازنەی ترمان هێشتا بەشدار نەبوون تێ بە هەندێک هۆکاری جیاواز لە لق و ئەم 3 بازنە بەشی منداڵ و نەوجەوانان بەشە منداڵانەکەی لە پۆلی 6 سەرەتایی بەرەو خوارەوەیە و نەوجەوانانەکەی پۆلی 7 و 8 و 9 دەیە. بەڵام ئەم ئاهەنگە تەنها بەشی مناڵانە، بەشی نەوجەوانان لە قۆناغی ئایندە ئینشاءڵڵا لەو بابەتانیان بۆکەین. ئەم منداڵانە تقریبەن ڕێژیان 300 تەلەبە بەرەوسەرە کە بەیانی ئینشاءڵڵا سەرجەمیان خەڵاتەکرێن و یەکەمەکان خەڵاتی تایبەتەکرێن و سەرجەمیان بڕوانامی ئەم ساڵیان پێدەدرێت لەو گوارانەی کە خۆیان خوێندویانە. وەکو وەفایەک دووبارە بۆ مامۆستاکان بۆ ئیدارە بۆ کەسانەی بەم جیلەوە ماندوو بوون خەڵات و بڕوانامە و دەستخۆشی لەو بابەتانە بۆ سەرجەم مامۆستایان لە برایان و خوشکان ئامادە کراوە. سبەینی ئینشاءڵڵا سەعات 9 لە هۆڵی بۆنەکانی قەزای شارە زوور کە لە پشتی قایمقامێتی قەزای شارە زوور ئاهەنگەکە دەست پێیەکە بە ئامادەبوونی سەرجەم فێرخوازانی بەشی مناڵان و مامۆستایان بە هەمان شێوە و فێرخوازانی بەشەکانی دیکە بە هەمان شێوە و کۆمەڵێک لە میوانان و دایکان و باوکانی فێرخوازان. ئاهەنگەکە گشتیە بەڵام ئەمانە بەخاص بەشدارن و خەڵکی عامیش دەتوانێت تیا بەشداری بکە ئینشاءڵڵا. زۆر باشەوە بسا گەرمیان
ئایا ئەو کەسانی کە دێنە لای ئێوە ئیتر هەر فێرخوازێک بێ جیاوازی هەیە گەر لە هاویندا بێن یاخود ئەوە تا بە بەردەوامی بێنە لای ئێوە وانەی قورئان و وانەی پروەردەی لای ئێوە بخوێنن و ئێوە چۆن درگاتان واڵایە بۆ ئەو کەسانی کە لەو منتیقەیە و لەو ناوچەیە دێنە لای ئێوە بۆ فێربوونی قورئان بۆ فێربوونی وانەکان تا چەندێک درگاتان واڵایە بۆ هەموو چین و توێژەکانی ئێوە؟ بەڵێ دەستگای نووری حکمەوەک و طبیعەتی حاڵی خۆی دەرگای بەڕووی سەرجە مسلمانان و تەنانەت خەڵکێکی کێش کە بێوێ لە ئیسلام شارەزا بێ واڵایە ئێمەش لەپی شارەزوو هەر لەسەر ئەو شێوازە کارمان کردووە. الحەمدولillah لەپی شارەزوو هەر بۆ زانیاری بەڕێستان بە لەق و بازنەکان و زیاد لە 1200 تەلەبەی هەیە. ئەمەش نیشانەیەکە کە دەرگامان بە شێوەگشتەکەی واڵا بۆ سەرجەم فێرخوازان و سەرجەم و کەسانی ئەیانەیە لە پەیامی خوای پەروەردگار شارەزا بن. بەڵام ئەم ئاهەنگەی سبەینێ خولی هاوینە و لەو بابەتانە کە هەرچەند خولەکەمان هەبووە لە لەق و بازنەکان بەڵام لە ئاهەنگەکە ئەوانی تیا بەشدار نییە وەکو خەڵاتکردن و بڕوانامەوە لە قۆناغی ئایندا ئینشاءالله ئەوان بەشداریەکەن. ئەگینا بەردەوام وایە بەردەوام فێرخواز ڕوومان لێنێ و بەردەوام فێرخواز لە زیادبوونە. ئێمە هەر بۆ زانیاری بەڕێستان بە کورتی لە خزمەتتان باس بکەم لە ساڵی 2016 و کات پێش وەکو بەڕسمی بوونی دەستگای نووری حکمە بە قوتابخانەی ئیمامی شافعی دەستمان پێکرد. ئەو کات 4 فێرخواز و مامۆستایەک و ئیدارەیەک و بەرپرسێک بووین لەسای خوای پەروەردگار و پاشان بە جوهد و ماندووبوونی کۆمەڵێکی زۆر لە خوشکان و برایان و لە مامۆستایان کە بە شێوەگشتێکی سەرجەمیان یعنی خۆبەخشانە کارەکەن کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئاماژەی پێ بدەم لەو کاتەوە کە لە ماوەی 9 ساڵ و ئەوەندەیە کە بەردەوامیش هێشتا بیناکانمان ڕێگر بوون جاری وا بووە لە وەرگرتنی فێرخوازی زیادە نەمانتوانیەوە بەو ڕادە لە خزمەتیان نابین هێشتا بەو ڕادەش لە 4 فێرخوازەوە بۆ 1200 فێرخواز زیادی کردووە کە ئەمە بەڵگەیەوەیە الحەمدولillah دەرگامان بە شێوەگشتەکەی واڵایە و جێی خۆیەتی لێرەوە سوپاسێکی گەرمی سەرجەم ئەندامان سەرجەم برایان و خوشکان لە دەستەی کاگێڕی لە مامۆستایان بکەین کە دوای فەزڵ و منەتی خوای پەروەردگار ئەم ئێستەی لقی شارەزوور و بازنەکان بە هەوڵ و ماندووبوونی بەڕێزیان تا ئەم ئاستە گەشتووە کە داواکاری لە خوای پەروەردگار مۆفەقیان بکات بۆ بەباش تۆ ڕەزامەندی خۆی پاداشتیان بداتەوە. زۆر باش مامۆستا ئەو بابەتانەی بە دیاریکراوی لە خولەکانی ئێوەدا دەخوێندرێن و باز دەکرێن بە تایبەت بە منداڵان وەکو بەڕێز ئاماژە پێکدا کە سبەینێ ئاهەنگەکە تایبەت بە منداڵان بابەتەکان چین زیاتر؟ بابەتەکان جگە لەو سیمینارانەی بەردەوام لە قۆناغەکان بەپێی پێویست ئەدرێن بابەتە سەرەکیەکە قورئان خوێندنە قورئان لەبەرکردنە پەروەردە و ڕێنوێنیە کە بەپێی قۆناغەکان جیا کراوەتەوە قۆناغە بۆ هەر قۆناغێک بەپێی ئاستی خۆی بابەتەکانی تیا دیاری کراوە کە منهەجێکی پەروەردەییە بۆ ئەوەی کە فێرخواز لەگەڵ قورئان خوێندن و قورئان لەبەرکردنە پەروەردەیشی لەگەڵا تێکەڵاو بێت کە ئەوە ئەسلی مەبەستی قورئانە ئەسلی مەبەستی ئیسلامە کە لەگەڵ قورئان خوێندن و قورئان لەبەرکردن پەروەردە و ڕێنمایی و ئادابەکانیشمان لەگەڵ قورئانە بڕوە لەگەڵ ئەمانەیشە پێویستە کاتەن دێجار فێرخواز بۆ ئەوەی بەباشی قورئان بخوێنێت لە بەری بکە فێری شێوازی پیتەکان خوێندنەوەیان بێ شێوازی حەرەکاتەکان کە ئەمەش لە دوو مەنهەجی جیاوازە کە بۆ منداڵان پێڵێن کامیاوی ڕەوان بۆ فێربوونی پیتەکانی قورئان لەو مەنهەجەش دووبارە ئەخوێنن بۆ ئەوەی کە پیتەکان و حەرەکاتەکان بە دروستی بخوێنن شێواز لە کۆنا بەکار هاتووە بەڵام ئێستا بە شێوازێکی سەردەمیانە ڕێک خراوەتۆ کە لەگەڵ پیت و حەرەکاتەکانە قوتابی فێرەکات چۆن بە دروستی بیان خوێنێتەوە. زۆر باشە مامۆستا گرنگی سازانی ئەم جۆرە لە ئاهەنگانە دوای کۆتایی هاتنی خولەکان چی گرنگیەکی هەیە و ئەو چالاکیانە چین کە داتان ناوەسمێنن لە ئاهەنگەکەدا بیکەن و ئایا هیچ خەڵاتێک هیچ جۆرێک لە دەستخۆشی و سپاس بۆ هەم فێرخوازە سەرکەوتوەکان هەم مامۆسایانەی کە ماندوو بوون لەگەڵ خوێندکارەکانە ئامادەکراوە؟ سەبارەت بە گرنگی فێرخواز گرنگی ئاهەنگەکە عەفوەن عادەتی خوێندنی سەردەمیانە وایە وە لە زانکۆ جیهانیەکان لە زانکۆ ئەهلی حکوومیەکان بەعام وایە کە لە کۆتایی هەر با بڵێن قۆناغێکی خوێندنە با بڵێن 4 ساڵ بێیان 2 ساڵ بێ ئاهەنگی تەخەڕوجی پێڵێن ئەگەرچی ئەو ئاهەنگە بەو ڕادەمەبەستی خۆی ناپێکی بەڵام ئەم ئاهەنگانی ئێمە بۆ ئەوەیە کە فێرخواز و ماڵەوەی فێرخواز ئەنجامی ئەو ساڵە خوێندنە
ببینن بەگەشی ببینن بزانن کە هەر فێرخوازەکەی خۆیان نیە ماشاء الله و هەموو فێرخوازە وەکو منداڵەکەی وەکو کوڕەکەی ئەو وەکو کچەکەی ئەو بەشدارەتیایە بۆ ئەم ئاهەنگانە سوودێکی گەورەی هەیە لە گەرمکردنەوەی فێرخواز لە ئەنجامدانی ئەو ئەنجامی کە ئەو ساڵێکە پێوەی سەرقاڵە سەبارەت بە سبەینێ وەکو چالاکیەکان کۆمەڵک چالاکی لە لەیان لە قوبازنەکان و لە قورئان خوێندن لە سرودی ئاینی بە کوردی و بە عەرەبی بە زمانی جیاواز و قورئان بە شێوازی ئاماژە ئەمانە بۆ سبەینێ ئامادەکراون وەکو بڕگەکان وتەی پەروەردەی تیابێ وتەی بەخێراتنی تیابێ وەکو هەر ئاهەنگێکی دیکە وەکو خەڵاتکردن بەڵێ سەرجەم فێرخوازان بەبێ جیاوازی خەڵات ئەکرێن وەکو دەستخۆشیکی جیاواز بۆ فێرخوازە یەکەمەکان ئەوانیش جگە لە خەڵاتە عامەکە خەڵاتی خاصیش ئەکرێن و بڕوانامە بۆ سەرجەم فێرخوازان بە پێی ئاست و خۆناغە جیاوازەکان دابین کراوە و ئامادە کراوە بۆ سەرجەم مامۆسایانیش بە هەمان شێوەکو ئاماژەم پێدا لە خزمەتتان لە سەرەتا بۆ سەرجەم مامۆسایانیش خەڵاتی تایبەت ئامادە کراوە و بۆ بەڕێوبەری چونکە بەشی مناڵان سەر بە بەڕێوبەرایەتی پەروەردەیە بۆ بەڕێوبەری پەروەردە و یاریدەری بەڕێوبەری پەروەردە و بۆ سەرجەم بەڕێوبەری بازنەکان دەستخۆشی تایبەت ئامادە کراوە کە ئەوان و کۆمەڵێک خوشک و برای تریش ئەرک و ماندووبوونێکی گەورە لەگەڵ ئەم فێرخوازانە ئاکێشن ئینشاءڵڵا. باش مامۆستا دوای ئەوەی کە ئەم ئاهەنگە ئەنجام دەدرێت ئەو فێرخوازانی لە ئاهەنگەکەدا ئاهەنگیان بۆ سازکراوە ئایا دواتر بەشدار ئەبنەوە لە بابەتەکانی دیکە و قۆناغەکانی دیکەی دەستگای نووری حیکمە یاخود بەپێی ڕغبەتی خۆیانە کە ئایا لەگەڵتان بەردەوام ئەبن یاخود نا؟ ئێمە هەر لەو کاتەوە دەستمان پێکردووە تا ئێستا فێرخواز بەردەوام لەگەڵمان بەردەوامە ینی دابڕانی نییە ئەم ئاهەنگە تەنها بۆ وەرگرتنەوەی ئەنجامی ساڵێکە مدەتێکی کورت لە ماوەی دووسێ هەفتەیەکە پشووەرەگرێ و لە یەکی دەی 2025 دووبارە دەست بە قۆناغی ئایندەیەکە بۆ نمونە ئەگەر فێرخوازێک ئەم ساڵ لە قۆناغ یەکی مناڵان بوو بێ دەرچووە کە بەعامی فێرخوازانمان الحەمدوللا دەرچوون و ئاستیان بڕیوە ساڵێکی دیکە قۆناغی دووە خوێنێ ئەوەی لە دووە سێ خوێنەوە بە هەمان شێوە ئەوەی لە قۆناغی چواری مناڵان ئەوەی تر قۆناغی مناڵان تەواوەکە ساڵی ئایندە چێتە قۆناغی یەکەمی نەوجوانان یعنی قۆناغێک بە کاملی تێئەپەڕێنێ هەر بۆ زانیاری بەڕێستان و بینەران ئێمە فێرخوازمان هەیە کە لەگەڵ ئێمە دەستی پێکردووە ئەوەندە بەردەوام بووە الحەمدوللا ئێستا مامۆسایە جاجاری وایە لە لەق مامۆسایە لە بازنەکان مامۆسایە یان لە بنکە و شوێنەکانی دیکەی دەرەوەی نووری حیکمە مامۆسایە ڕێژەیەکی زۆر لە فێرخوازانمانەیە الحەمدوللا یعنی بە هەموو قۆناغەکانە تێپەڕیون و ئێستا مامۆسان لە نووری حیکمە و لە دەرەوەی نووری حیکمە. مامۆستا ئەو خولو دەورات و وانانەی کێوە لە دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە لە لەقی شارە زۆر دێڵێنە و لە ئاس پێشبینیەکانی خۆتانایە یان ئەو گرفت و بربەستانە چین کە ئێوە لە بەردەمتانایە و دەکرێت باشتری بکەن بۆی کە خزمەتێکی باشتر بۆ فێرخوازانە بکەن کە ڕوو لە دەستگای نووری حیکمەکەن لە ڕووی بیناوە لە ڕووی ئەو منهەج و بابەتانی کە پێتان بە فێرخوازەکانی ئەڵێنەوە کۆمەڵێک لەو شتانی کە پێویستن بۆ ئێوە بەردەست بن. طبعا فرمایشتێکی پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەبیر جەنابەت و بینەران دێنمەوە کە فەرمێت هەرکەس داوای باشی کرد داوای فیردەوس بکات ئەوە نیشانەیەک و فێربوونێکە بۆ ئینسانی مسلمان بەردەوام طموحی گەورە بێت یعنی ئێمە عادەتەن ئیشەکانمان لە چاو طموحمان نین نایشارینەوە بەردەوام هەوڵەدەین و طموحمان ئەوەیە خزمەتی زۆرترین خەڵک بکەین زۆرترین کەس ئیسفادە لە کاروبارەکانی لە قیشارە زۆر و دەستگای نووری حیکمە بە شێوە گشتیەکەی بکەن بەڵام عادەتێن ئیشانە وایە گرفتی لە بەردەسە بۆ نمونە ئەم ڕێکخراوانە ئەم دەستگا قورئانیانە بە شێوە گشتیەکەی خێرخوازین و خەڵک خۆبەخشانە دێت تایە کارەکە بۆیە عادەتی ئەم ئیشانە وایە ئەو کەسانەی دێن مامۆستایە ئەندامە لە دەرەوەی ئێرە ئیشێکی سەرەکی هەیە جا زۆربەی کات ئەو کاتی ئەیمێنێتەوە لە جیاتی بە ئیسراحەت و بە کۆمەڵێک بابەتی بدا هەوڵدا بە قورئان خوێندن و بە قورئان لەبەرکردن و بە فێرخوازانی بدات بۆیە ئەم خۆبەخشیە جاروبار گرفتمان بۆ دروستەکات لەوەی کە سەرجەم برایان و خوشکانمان لە دەرەوەی ئێرە ئەرک و بەرپرسیارەتیان هەیە یا جاری وایە خوشکێکە دایکە لە ماڵەوە ئافرەتی ماڵەوەی ئەرک و بەرپرسیارەتی کۆمەڵێک لەسەرە یا برایەکە کەسابەت و بۆ نمونە مۆزەفە مامۆستایە بە کورتەکەی ئەو خۆبەخشیە هەندێک جار گرفتمان بۆ دروستەکە کە سەرجەم برایان و خوشکان ئەرکی دیکەیان هەیە جاری وایە گرفتی دیکەیش هەیە بۆ نمونە کە بابەتەکە خێرخوازیە
مادە هەندێک جار ڕێگرە، یعنی بۆ نەتوەتێ کۆمەڵێک کار و چالاکی ئەنجام بدەیت بە شێوە گشتەکەی یعنی مادیاتی پێویستە، تۆش لەبەرەوەی ئیشەکە خێرخوازیە جاری وایە بەو ڕادە لە بەردەست نییە، بۆیە ئەو دوو گرفتە هەندێک جار دێنە ڕێگەمان و تەنانەت لایەنی مادی هەندێک گرفتی بینای بۆ دروستکردین. بۆ نمونە تۆ ڕێژەیەک مادی زۆرت لە بەردەست نییە ئیشەکە چ بینایەکی بوێت تۆ بینایەکی بۆ دروست بکەیت یان ئارزەی لە شوێنێکا بۆ دابین کەیت و بیکەی بە بینا. ئەمە هەندێک جار وای لێ کردووە نەتوانین، یعنی دەستمان بۆ ڕادە کراوە نەبێت لە فراوانکردنی وەرگرتنی فێرخواز. هەر ئێستا لە خزمەت جەنابتان باسەکەم ئێمە لە لق و ئەو 5 بازنەی کە هەمانە 3 بازنەمان یعنی بینامان بەکرێ گرتووە بۆیان، 2 بازنەکەی دیکەمان هێشتا یعنی بیناکە ڕێژەی ئەو فێرخوازانە هەڵناگرێت، فشارێ زۆری لەسەر دروست بووە تا بتوانێت یعنی ئەو فێرخوازانە بەڕێ بکە. بۆیە زۆر جار ئەو با بڵێن بینا نەبوونی بینای پێویست بۆ بابەتەکە گرفتی دروست کردووە، بەڵام ئەلحەمدوللا لە دوای فەزڵ خوای پەروەردگار و پاشان ماندووبوونی هەموو لایەک هەوڵمانداوە ئەو گرفتە نەبێتە بەربەست و ڕێگر کە خزمەت بە فێرخوازان بکەین. مامۆستا ئەو کەسانی کە دێنە دەستگا ڕۆشنبیری نووری حکمە جیاوازن، بەڵام باست لە ڕۆڵی خێرخوازان کرد، لەگەڵیشا ڕۆڵی ئەو مامۆستا خۆنەویستانەی کە ڕەنگەگەر لە خوێندنگێکی ئەهلی لە شوێنێکی جیاواز وانە بڵێنەوە بڕێگولایەنی مادی باش وەرگرن، بەڵام ئەوان لەوێ بەخۆ بەخشانە لە کاتی خۆیانە بورن، لە ژیانی خۆیانە بورن بووی کە بێن لەوێ خزمەتێ بکەن بە ئەهلی قورئان. چیت هەیە بۆیان و تا چەندێک ڕۆڵیان هەبووە لە پێگەیاندنی فێرخوازەکانتانە؟ بەڵێ لە ئەماژم پێدا لە خزمەت جەنابتان بە شێوە گشتەکەی مامۆسایان و ئەندامانمان خۆبەخشانە کارەکەن، بۆی لە خزمەت جەنابتان باسم کرد هەرچەند ئەم سوپاس و پێزاینی ئێمە بۆ ئەوان هەمانە تەنها وەفایە گیناوەی جەنابیان کردویانە، یعنی وەک مامۆسایەکی قوتابخانە جاری وایە زیاتر کەمتر حەق بۆ موچیان وەرگرتە لانی کەم، چکە بەڕاستی زۆر ماندوو ئەبن بەدەست ئەو فێرخوازانەوە، هەرچەند الحەمدوللا لەبەرەوەی دەستگای نووری حیکمە و سەرجەم ئەو شوێنانەی کە لە بواری قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کارەکەن ئینسان تەموحێکی قیامەتی پێیەتی، چاوەڕێیە خوای پەروەردگار لە قیامەت پاداشتی بە بەهەشت و ڕەزامەندی خۆی بداتەوە. ئەمە ژوای کردووە جاری وایە تەنانەت ئیشەکە سەرکەوتووتر بووە لەو کەسەی کە بە مادە ئیشەکات، یعنی ئەم تەموحە قیامەتیە دافعێکی زۆر گەورە بووە کە الحەمدوللا برایان و خوشکان بە شێوە گشتێکی زۆر هاوکار بن، بەڵام تەئکید یعنی ئەو خۆبەخشانە یعنی بەرەکەتێکی گەورە بە ئیشوکاریان و دیارە، چونکە بەنێتێکی ساف ئیشەکەیەکەن ئەگینا لە ڕاستیە وەک ئاماژەم پێداوەکو حەق و ماف وایە ئەبوا موچەیەکی زۆر ڕسمیان وەربگرتایە بە حکمیەوەی کە بەڕاستی ماندوون بەدەست فێرخوازان و خوای پەروەردگار موفقیان بکات و پاداشتی ویلایەت بداتەوە لەگەڵ ئێوەشە ئینشاءالله. مامۆستا ئەمە بکەینە کۆتا پرسیار کاردانەوەی خێزانەکان کە منداڵەکانیان دەنێرنە دەستگای نووری حیکمە، چ کاردانەوەیەکیان هەیە لەسەر کاریگەری ئەو وانە و ئەو فێرکردانەی کە لە دەستگاکەدا بە منداڵەکان دەدرێت؟ بەڵێ تەئکید ئیش و کاری وا لەسەر 3 ڕەگەز وەستاوە. بەشی یەکەمی ئێمە لە دەستگای نووری حیکمە کە لەسەر جەم مامۆستایان و با بڵێن ئەندامانە، بەشی دووەمی فێرخواز خۆیەتی کە دێت ڕوو لە نووری حیکمە ئەنێ، بەشی سێمی ماڵەوەن، یعنی تەئکید ماڵەوە ئەگەر تەواو هاوکار نەبن و بە حەزێکی زۆر تایبەت و فێرخوازەکانیان نەنێرنە دەستگای نووری حیکمە ئیشەکە سەرکەوتوو نابێ. هەر لایەک لەم 3 ڕەگەزە خوا نەخواسە کەمتەر خەم بێت تەئثیری خراپ لەسەر ئیشەکە دروستەکات، بۆیە بە تەئکید ماڵەوەی فێرخواز زۆر هاوکارن. طبعا ڕێژەکانیان جیاوازە، ئەو ماڵانەی کە زیاتر هاوکارن خەمی فێرخوازەکان خەمی منداڵەکانیان باشتر ئەخۆن، بە تەئکید ئەنجامەکەی لەسەر فێرخوازەکە زیاتر دیارە، وەک لە ماڵێک خوا نەخواسە کەمێک بە کەمتر خەمانە با بڵێن خەمی منداڵەکەی بخوا. بۆ نمونە ئێمە فێرخوازمان هەیە تەمەنی 6-7 ساڵە 3 جوزە قورئانی لەبەرە، یعنی یا قورئان هەمانە 8-9 ساڵە کە تازە هێشتا عەرەبی نەخوێندووە، قورئان زۆر بەڕەوانی ئەخوێنێت، یعنی هەمانە هێشتا لە قۆناغی سەرەتاییە 15 جوزە قورئانی بە خوێندنەوە تەواو کردووە بە شێوازی قیرائەت کە شێوازێکی زۆر وردەکارە. بۆیە بە تەئکید ئەو ماڵانەی کە زیاتر خەم ئەخۆن لەگەڵ منداڵەکانیان ئەنجامەکەی لەگەڵ
ماڵێکی دیکە جیاوازە لێرەوە پەیاممان بۆ سەرجەم خانەوادەکان هەیە بەڕێزان یعنی قۆناغی پەروەردە لەم قۆناغە جیاوازە لە ئاست قۆناغەکانی دیکە سەردەمی مناڵی ئێمە لەوانەیە ئەگەر مناڵەکەت واز لێ دێنایە پەروەردەت نەکردایە بچوایەتە کۆڵانە فڵانە فیسارە هەر پەروەردە نەبووە یعنی زەرەدەکەی ئەو وایە پەروەردەی خاو وایان پەروەردە نەکرایە ئەم قۆناغە جیاوازەکەی لەوایە ئەگەر واز لە مناڵەکەت بێنی نەینێریتە شوێنێ پەروەردەیەکی ڕوو لە پەروەردەی خراپ ئەنێت یعنی ئەمە نەسحەتێکە لە براتان لە بۆ پێشەمو کەس بۆ خۆم سەر بۆ سەرجەم برایان و خوشکانم لە مسلمان لە هەر شوێنێک کە دەنگمان ئەبیستێت زۆر پێویستە خەمی پەروەردەی مناڵەکانمان بخۆین چونکە پەروەردەیەکی خراپ بە لێشا و بە هەموو ئاراستەکان بڵاو بۆ تۆ ئەگەر ئێمە خەمی پەروەردەی مناڵەکانمان نەخۆین لەوانەیە لە ئایندا فریایان نەکەوین و فەرمایشتێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە بیر جەنابەت و بینەران دێنمەوە کە ئەفەرمێت ئینسان کە مرد لە دنیا دەرچوو لە کردەوەکانی لێ قەتع بن کردەوەی پێناگات لە سێ ڕێگەوە نەبێت یەکێکیانەوەیە کە منداڵێکی ساڵحی هەبێت جا ئەم منداڵە ساڵحە کەواتە بۆ دنیامان بەرەکەتە بۆ قیامەتیشمان بۆیە زۆر زەڕورە زیاتر خەمیان بخۆین و هەمومان ئەو فەرمایشتانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئایەتانەمان خوێندۆتەوە بیستومانە کە ئێمە بەرپرسیارین لە مناڵەکانمان لە قیامەت لێپرسینەوەمان لەسەر ئەکرێ بۆ منداڵەکان بۆیە زۆر پێویستە زۆر بە وریاییەک و زۆر بە نێتێکی گەورەوە خەمیان خۆین بە ئومێدیەوەی کە ببنە بەرەکەت و ببنە نورێک بۆ دنیا و قیامەت. بەڵێ زۆر سپاس بۆ گەرمیان سەڵاح بەڕێوەبەری کارگێڕی لە قیشارەزووی دەزگای نووری حیکمە و پەروەردە ڕۆشنبیری سپاس دەکەین